ئەمڕۆ کاتەکەی هات قەتش حەزم نەدەکرد بێت بەڵام وا دیارە پێویستی کرد کە بێت. ئەمڕۆ باسی ڤیددیۆکی پێشوو دەکەم کە کردم لەسەر BTS. بۆچی ئەو ڤیددیۆم کرد؟ بۆ ڤیددیۆ مەبەستم چی بوو؟ باسی قسەکام دەکەم و باسی ئەو شێ دەکەم کە وتم و باسی گروپ و $5 دەکەم. سەرتا BTS گروپێکی کۆرین کە لە ڤیددیۆکی پێشوو زۆر باسم کرد، ئەوەی زانیاریم هەبوو لەسەری، ئەوەی خوێنمەوە لەسەری، ئەوەی گەڕام بە دوای هەموو باس کرد لە ڤیددیۆکی پێشوو لە ڤیددیۆکی یەکەم و هیچ شتێکی غەڵەتم نەوت، شتێکی غەڵەتم نەوت کە واتان لێ بکات دەفع بن، بەس بانکتان سوێندان BTS فێرتان دەکات کە چۆن خۆتان خۆش بێت، کە چۆن ڕێز لە یەکتر بگرێت و چۆن جوابی بەرامبەرەکەتان بدەنەوە بە جوانی. ویستم بزانم کە ئێوە بەڕاستی فانی BTSن یاخود لەبەر BTSیش فانی منن. باشە ئەگە دیقەتدا بێتە یەکەم ڤیددیۆ کە لەسەر BTS کردم کە تۆزێ قشتن هانی قشتن تێبێت زۆربەی کۆریەکان زۆربەی قشتن هانی ئەها گوجی لینە هانی حەزەکەی بیان خۆی هانی نەعکرد بەڵام لوسن دا بینیتە لەوە تا ئاخیری قسەیەکم نەکرد کە دڵتان بێشێنێت، هەتا ئاخیری وتم زۆر قشتن ئۆکێ بەزوتم بەڵام لوسن. لەسەر ئەو شەیە زۆر پرسیار لە ناو دڵی خەڵکی ماوە، لە ناو دڵی ئێوەش ماوە کە ڤیددیۆیە پشتگیری بوو یاخود دژایەتی بوو. وایە کە چوومە کەناڵی قسەیەکم کرد باسی ڤیددیۆکانم دەکرد کە ڤیددیۆکانم چۆنن. ئەگە بیبینن بینەرەکەش لەمان کاتێک ژیانە دەبینی کە سەیری دەکەن، ئەو بۆمە خۆش بوو. لەو کاتێکم ڤیددیۆش دروست دەکەم زۆر دڵخۆش نیم کە ڤیددیۆکە دروست دەکەم، کاتێک دڵخۆشم کە کۆمنتەکان دێت بۆم دەڵێن دەست خۆش بێ ڤیددیۆکە خۆش بوو یان ئیمۆجیش پێکەنی دادەنێن، ئەوە وام لێ دەکات ینی پاڵنەرێکە بۆ من زیاتر ڤیددیۆ بکەم. پاشان ینی هەر ڤیددیۆکیش هەروهانیە بەبێ پێیان ڤیددیۆکەکەم و هەر بۆ خۆشی بێت. تەبعاً پەیامیشی لە پشتە زیاتر پەیامەکان هۆشداریە، پەیامێکی شاراوەیە کەم کەسی تێدەگا، ئەوەی کە بینەری بەردەوامی من بێ تێدەگا مەبەستم چییە. ڤیددیۆکان ئالۆز نییە زۆر، ئەوەی بینەری بەردەوام بێت تێدەگات، ینی وەکو زنجیرەنە هەر ڤیددیۆیەک تایبەت نیە بە شتێک، هەمووی لە دوایەک زنجیرەیە. لە ڤیددیۆکە باسی ڤیددیۆ پێشوو دەکەمەوە، لە ڤیددیۆ پێشوو باسی ڤیددیۆ پێش ئەو دەکەمەوە، هەمووی ڕەبتە بێ، ینی ناتوانم بڵێم ڤیددیۆیەکی دەسڕمەوە لە بینەکەیان چکە پەیامەکە تێک دەچێت. لەوە شتێک گەشتن لە ئانە شەشتە تێنەگەشتن. من ڤیددیۆکانم هەم پەیوەندی بەیەکەوە هەیە، باشە هیچ ڤیددیۆیەک لە خۆڕا ناکەم و بڕیار هیچ ڤیددیۆکیش نادەم لە خۆڕا، باشە دووسێ جا بیر دەکەم و ئینجا ڤیددیۆ دەکەم، بەڵام پێویست بوو ئێستا باسی کەم بەزدی لەکە بە ڤیددیۆ یەکەم وتم لوسن ئەوە قسەی خەڵکە کە دەیکەن، باشە ئەو قسانەی کە وەرم گرتووە ئایا بەڕاستی پێویستە پێتان بڵێن لوس بە BTS بڵێن لوس؟ ئەو شتە ڕاستیە؟ بەڵێ ڕاستیە، بەس ئایا دەبێت پێتان بڵێن؟ دیار نییە. اینجا ڤیددیۆ دووەمم کرد، ڤیددیۆ دووەم ئەوە بوو کە وتم قەسفی BTSمان کرد، باشە ئەوە تۆڵی خۆتان بکەنەوە منیش ڕوعاتان نەدەمێ خۆمەکەم بە BTS، بەڵام بێتان ناکرێت لەگەڵ من دژایەتتان ناکەم، بەس چاڵنجە هەرەوەندا ئەڵێم پێتان ناکرێت بەداخۆ بزانین ئارمیانە بەڕاستی جێشن یان هەر ناوشتە هەندێک لە هەندێک تیشە ڕاست دەکەن چکە گۆرانەکانیان نە ئاشقەیەتی و نەدا بڕانەوە شتانەیە، ئەمەش خەقم لەو شتانەیە ئیتر بەس ئەمە ڕاستیە. It's a true story man, it's a true story. You have to accept the story. دەبێ قبولیکی قبولیشی ناکەی تۆڵی خۆت بکەوە توم ئەوە شتێکی ڕاستیە، باشە دەبێ قبولیکەن، باشە کە خەڵک پێیان دەڵێن لوس باشە نابێت تووڕە بن، چونکە هەر BTS فێرتان دەکەن کە جوابی کەس نادەنەوە کە دەفع نەبن و کە ڕێز یەکتر بگرن و ئامادە سەرکەشی زیاتر کە لە ئەلبومێکە ڕەنگی داوە بەنای Love Yourself کەوا لێ دەکات خۆت خۆش بێت. بەڵێ BTS زۆرتان فێر دەکات، بەڵام دیارە فێریشان کردوون کە دەفع بن کە زوو بڕیاردن کە هجوم کەنە سەر کەسێک لە هاوڕەگەز و لە وڵات و هەرێمی خۆت دەژیت. با من هەندێک شتێ بخوێنمەوە سبسکرایب لا دەدەم و ئەو ڤیددیۆ زۆرترین دیسلایک لە ئەو ڤیددیۆ دێت بە ساقی ئەوان بی یاخوا تەمەنی تۆ بچێتە سەر هی ئەوان. پێشتر زۆرم خۆشەویستی بەس ئێستا نا تۆ چیت تا هاتووی قسە بە BTS بڵێ پیجێکە کە بڵێ لەوانێ پیجێکە کە لەوانی 190 مناڵ بن جا BTS بە دوو سووکی وەک تۆ ناڕوخێ تف
من ئیتر کوین نیم بای مەبەست ئای بۆ تۆ بای باش مەبەست من هەواداری کی سەرسەختی تۆ بووم چۆنە پێمان ڕائەبێری خۆنیوەی هەوادارەکان ئارمین کە سەبسکرایبت کەمی کرد نەڵێ بۆ منت پێتان ئەڵێم بۆ تو وا ئەزانی ئەو ڤیددیۆ دانا ئیتر تەواو و ئەزانی بەس خۆت کردە لۆکە نەوەڵە حیاتم ئەو ڤیددیوێت پێ ئەسەرمەوە ئەشی بینیت هەی چلیەک پێڵاو ڕقم چلیەک بەسی من چلی دووان دەزانی با چاڵنج بێ ئەوە سوکیان بکەی لە کاتێکدا ئاگیان لێت نییە فانێکی زۆر سەرسەخت بووم زۆر سپ کەسێکی تر ئەڵێم یەکشت بڵێم خوانەکە منیش ئارمیم بەڵام نینۆکی کوڕە کوردێک بە چەند کوڕێکی کۆری ناگۆڕمەوە شتێکی دیکەش ئێمە تۆمان خۆش دەویست بۆ وا دەکەی ڕقمان لێت بێتەوە تۆ توزانی ئەوان چیان لە دڵدایە و بۆ کەس لەسەر باران و ڕۆژیار و ڕۆژی دادەوە باران و ڕۆژیار دادەواحی جواب نایەن BTS شتێکی لە ئێوە نەکردووە لەگەڵ ڕێزمە بیکفانی مەبەست و BTS بەڵام هەر بە کوینی دەمێنمەوە وەک ئاگدارێک پێ دەڵێن بۆ ئەوەی بزانی ئێمە ئارمی ئێستا دەتوانین لینکی ڤیددیۆکەت بنێرین بۆ بیکیت و تا کۆمپانیای BTS ئەوانە ئەتوانن لە ڕێی پۆلیسی وڵاتی خۆمانەوە تۆ دەستگیر بکەن بۆم بەستی سوکاتکردن بە BTS ئێمە نامانەوێت شتی وا ڕووداد ناتوانین هەموو ئارمیەکانی کوردستانیش کۆنتترۆل بکەین باشترە ڤیددیۆکەت بسڕیتەوە بۆ ئەوەی کێشە نەمێنێت و تکایە نامانوێت بابەتەکە بگاتە ئەو ئاستە ئێمە فانی توین حەز ناکەین وا لێ بکەین ویستم ئاگدارێت ئەستا چەند کەسێک هجوم دەکەنە سەر کەسێکی تر واو دیارە کاریگەری زۆری هەیە سەر ئێوە بۆ مەسەلەی ڤیددیۆکەشت ئەو خەڵکە چاک خۆی تێکداوە بۆ BTS وەڵا نازانم چیشن هەر لەو ڕۆژەوە ڕقم لێیان دەبێتەوە کە بەهۆی جەنابیانەوە بینی من و هاوڕێیەکم تێکچوو من ناویانم بیست بوو بەڵام نەم دەناسین وێنەی شوگەی نیشاندام وتم ئەوە BTSەکەتە هەر بۆ گاڵتە ڕێک لێم تووڕە بوو آخر BTS کوا گوێی لێیە کورد چی دەڵێ و چەند جار خۆی بە قوربان دەکات BTS فێری کردوون کە خۆتان خۆش بێت کە ئەمە نقطەیەکی زۆر پۆزتیڤە بۆ بەشەر باشە بۆ دەرونی مرۆڤ بەڵام دیارە گەیشتێتە ئەو ڕێژەیە کە خۆپەرست بن لە کەسێکی تر تووڕە بن کە هاوڕێی خۆشتانە و قسەی لەگەڵ نەکەنەوە لەبەروەی گاڵتێکی بچووکی پێکردووە ئەوە خۆشویستن نییە ئەو خۆپەرستیە من ویستم یارمەتیتان دەم هیچ یوتیوبەرێک هەڵناسێ ڤیددیۆیەک لەسەر BTS بکات لە خۆڕا هیچ یوتیوبەرێکیش نییە بێتن باسی BTS بکاتن مەگەر ڕیاکشنێک نەبێت منی کێکەم جا ڤیددیۆکەم لەسەر BTS کرد دوای من 3-4 کەسی تریش ڤیددیۆیان لەسەر BTS کرد پێکدانەوەی زۆری هەبوو لاانە بڵێن بۆ ڤیددیۆکەی منەوە زیاتر لە ناو کورد ڤیددیۆکە دەنگی دایەوە یان خۆت بابەتی BTS و ئارمیەکان دەنگی دایەوە وای کرد یوتیوبەری تریش ڤیددیۆی لەسەر بکەن وای کرد یوتیوبەر هەبێت لە ستۆری قسەم پێ بڵێت و تعلیق باوێت هەر کەسێک قسەی کرد بێت من گوێم پێ نەبوو باشە من بەدای ئەو شتە ئەەکەم کە پێویستی بیکەم نەک جوابدانەوەی کەسی تر کە لە خۆڕادێن قسە دەکەن یعنی ڤیددیۆکە بە زۆرە دەنگی دایەوە ناوی کەناڵی هیچ کەناڵی نایەنم بەڵام کەناڵی ئاسمانی هەبوو بە تەمام بوون گروپی BTS بێنە کوردستان لەسەرەمە یعنی من هەوڵێکم بۆ دام کە نزیک بنەوە BTS بەڵام شتەکەشم بە ناڕێکی بەجێهێشت کەوتم لوس ئەگە باسی $5 بکەم $5 گروپێکی گشتیە گروپێک هەر جارێ باسی کەسێک دەکات من پێم خۆش بێ پێم ناخۆش بێ دەبی بە یەکسانی تعاملی لەگەڵ بکەم چونکە من ئادمینم لەوێ ڕۆژە بۆ پۆزەسە من دەکرێتن قسە بە من دەوترێت گروپی تر دێن قسە بە من دەڵێن و دەیانەوێت بەس ڕیاکشنێکان بکەم یاخود شتێک بۆی گروپەکەیان بەرز بێتەوە گروپەکانی تر زۆر حەسوود بن کە گروپەکە بە ماوەیەکی کەم زۆرتری میمبەر و ئەکتیوی بۆ هات دێن دەرشێنەوە بە گروپی تر ئامانجی گروپەشم ویستمە بابەتی میم گەورەکەم باشە بابەتی میم گەورەکەم ئێستاوای لێ هاتووە گروپ هەیە تایبەتە بە فۆرتنایت لێدەی گۆڕێت بە میم باشە میم کاتیە و خۆت بۆ خۆشیشە بەڵام BTS دیارە نازان خۆشی چییە لە ئارمیم نەدژە BTSم من دژاتی کەس ناکەم تاکو ئێستا دژاتی کەسیشم نەکردووە لەوانە دژایەتیم کرابێ بەس جوابم نەداونەتەوە ئەگە جوابیشم دابێنێتەوە دیارە پێویست بووە ئێوە لە ڤیددیۆکی پێشوو 5,000 کۆمنتان نووسی هەمووی جنێو لە تیکتۆک پۆست نەسەکرا زیاتر لە 150 پۆست و 2448 کۆمنتی جنێو و ناشرین و لە ئینستاش 50 پۆست و وەستۆڕی تاکتان دەکردم و هەزار نامی دژایەتی و جنێو لە ئینستاگرام و دان دیسلایک کرد من کێشەم دیسلایک نییە لەوانێ بڵێ ڤیددیۆکەش بۆ لایک کردو داوا لایکەکەی با پێتان بڵێم لایک و دیسلایک چییە لایک و دیسلایکی سوودێکی نییە بۆ یوتیوب باشە تەنها ئەگەر بۆ نمونە ئەگەر لە ئینستاگرام یاخود
لە کۆمنیتی یوتیوبان پۆستێک دەکەی پۆل هەیە پۆل واتە هەڵدەبژێری یەکیان دوو ئینجا دیسلایکیش و لایکیش ئەوەیە بەدڵت بوو یان بەدڵت نەبوو دڵ هەڵ بەس هەڵبژاردننی ڕای خۆتە تەنها ڕاپرسیە لایک و دیسلایکی سوودێکی نییە بۆ یوتیوب بۆ من وەگە بڵێ بۆ ڤیوە دەکەیت تاوەکو پارە وەرگری منەوە ڤیدیۆم هیچ مۆنەتایز نەکردووە من نە سپۆنسەرم هەیە من نە ڕێکلام دەکەم لە ناو ڤیدیۆکە من ڤیدیۆ بە خۆبەخشی دەکەم من تاوەکو ئێستا گەیشتمەتە 210,000 سبسکرایب تاوەکو ئێستا سپۆنسەرێکم نەبووە ناشمێ سپۆنسەرم هەبێ چونکە کە ویستومە سپۆنسەرم هەبێ دژایەتیان کردوم لەسەر سپۆنسەر نامەوێت سپۆنسەرم هەبێت لە مۆدووە تێگەی بۆ خۆشی ڤیدیۆەکەم من ڕێکلام ناکەم لە ناو ڤیدیۆکە نامەوێت بێزار بن دامە دەمێت دڵخۆش بن چکە دڵخۆش ئێوە گرنگترە نەک بێزاری حەقی خۆمە ڕێکلام بکەم بەس نایکەم تاکو ئێستا شتێکی وام قازاز نەکردو لە یوتیوب تەنها مۆبایلم پێکڕیوە لەگەڵ لاپتۆپێک تاواو ئەویش بە قیست پارەکە تاوا نەبووە ڤیو پارە قازانجەکە یان لایک و دیسلایک هیچ سوودی نییە بۆ من سوودی من تەنها تێگەیشتنی ئێوە و پیکەنینی ئێوەیە لە ڤیدیۆکە پێش و هیچ قسەیەکم نەکرد کە غەڵەت بێ لەسەر BTS جنێوێکم نەدا کە ئەو هەموو جنێوەشتاندا لە یوتیوب لە ئینستا لە فەیسبوک لازم لە هەر شوێنی ترم نەکردوتەوە تەنها لەبەر ڤیدیۆیەک کە جەست ریاکشنەکەم دەست ریاکشن ئەوەی قسەی غەڵەت بێ نەکردووە تەنها یە قسە نەبێ ئەویش نەمکرد بەڵام پەیوەندی بە ڤیدیۆکە پێشەوە بوو کە وتم لوس بەڵکو قسەی باشتریشم کرد وتم گۆرانیەکانیان دوورە لە ئاشقایەتی و دابڕان و ئەوشتانە چونکە بەجددی من ڕقم لە جۆرە گۆرانیانەیە جۆرە گۆرانیان ژوا دەکاتم کە کەسێک جووی لێبێتن کەسەکە لاواز بکات و تێدەگەی چکە خۆشەویستی لاوازیە بەجددی دڵتەنگی دەکات بێزاری دەکات گە زۆر گۆرانێک وا لێ بکات خۆت خۆش بێت و بە گەشتبینانە بیرکەوە ئەوە بەجددی من جوێ لە گۆرانیانە دەگرم هەڵدەدەم زۆرترین ڤیدیۆ بکەم بە 6 ساعت بە 7 ساعت خەریکی مۆنتاژ دەبم بۆ ڤیدیۆیەک کە یوتیوبەر هەیە ناتوانێت دقەیەکیش خەریک بێت و دووبارە بسێتەوە سەری مۆنتاژی بکاتەوە هەروە بەجێ دەهێڵێت کە یوتیوبەر هەیە ئەگەر سپۆنسەری تێدانە بێ ڤیدیۆکەی ڤیدیۆ ناکات تاوەکو سپۆنسەرێکی دەست دەکەوێت ڕێکلامی تێدا بێت اینجا ڤیدیۆ دەکات قەت حەزم نەدەکرێت قسانە بکەم بەجددی بەس کێشە نییە میمەوە تێبگەن ئەو ئامانجی منە میمەوە دڵخۆش بن لە کۆتاییەوە ئامانجی منە لاوانشە کۆتا ڤیدیۆم بێ نازانم چونکەبەتی هەستم کرد کە ماندیبوونم بەلاشە ئەبەجددی بەلاشە من خۆم زۆر لەگە براتەرەکانم هەندێزار جنێوشت بێک دەدەین بەس قەت لە ناو ڤیدیۆ جنێو نادەم قەت دژایەتی جنێویشم کردو زۆر جار کە هەموو شتێ بکەی هەموو قسێ بکەی بەڵام بەس جنێومەدە چونکە حەز ناکەم جنێو بمێنێ جنێودان بە من بنبڕ ناکرێ بەڵام ئەگە هەوڵێکی بچووکیش بێتوانم کەمیکەمەوە تر با باسی ئەو لوسەش بکەم بۆ ویستم بۆ ڤیدیۆکی یەکەمم بە ناتەواوی بەجێهێشت لەسەر وشەی لوس و دواتریش هە لەسەر وشەی لوس ریاکشنێکم کرد ئەو ڤیدیۆ پێشلانەوە کەسانی کیفیان پێبێ کە دژە BTSن ئۆکەی مش دڵخۆشی ئەوانمەوێ باشە بەڵام ئێوە بۆ نمونە پێتان ناخۆش بوو ئەو دەمە پێتان بڵێم ڤیدیۆمە بەستم چی بوو یاخود ئەو چاڵنجێکە من باسم کرد ئەو چاڵنجەمە بەستم چی بوو ڕیش کە ڕیش و سمێڵ دەبیست پێتان بڵێم کە پیاوەتی بە ڕیش سمێڵ نییە یاخود ئەوەی کە ڕیشی نەبوو سمێڵی نەبوو پیاو نییە پیاوەتی لە ڕۆحەوە دەردەچێت دەگەن نەک بە ڕوخسار نەک بە شکل چۆن دەڵێن کەسە جوان نییە بەڵام ئەخلاق شەرتە ئەو شتە ڕاستە کە کەسێک ڕیش سمێڵی نەبوو مانەوە نیە پیاو نییە پیاوەتی بە کردارە پیاوەتی بە ڕەفتارە وەچەپڵی کۆتاییش بۆ ئێوە نازانم ڤیدیۆ دەکەمەوە یان نا یەکەم شت ئەڵێم سپاسی کینگ و کوینەکان دەکەم کە بەڕاستی فانی ڕاستەقینێ منن بەڕاستی تێگەیشتن لە ڤیدیۆکە بەڕاستی نامم بۆ داهات بە تەواتی تێدەگەیشتن وە سپاسی سوپای $5 دەکەم کە پشگیریەکی زۆرم بوون پشگیرێکی زۆریان کردم دەستیان خۆش بێت بە هەموو کەسەکانیان و ناوی کەس نایێنم چونکە لاانێ کەسێکم بیرچێت باشە بەڵام سپاسیان دەکەم بەجددی کە پشگیری منیان کردووە وە سپاسی ئارمەکانی دەکەم کە لەبەر BTS بوو نەفانی من کە بەو شێوەیە خۆپەرز بوون بەو شێوە واتان کرد فانی من بن لەبەر BTS بژی کینگ و کوینەکان بژی سوپای $5 بژی دژە BTS و بژی ئارمەکان تەنها ویستومە ئارمەکان و دژە BTSەکان شەڕ نەکەن تمە سوودێکم هەبێت بەڵام گە سوودیشم هەبوو بێ
زەرەرەکە خۆم لە زۆر شت خۆم کردە قوربانی زۆر جار هەر کاتێک مۆزوع دروست دەبێ خۆمەکەمە قوربانی ئاخری من پۆست شتم لەسەرەکرێ ئیتر هاتمە کۆتای ڤیدیۆگە و بەڵێ کاتەکەی هات ئەوەی قسەکەی خۆم بەجێ بێنم لەوانەشە کۆتا ڤیدیۆ بێت نازانم بیر دەکەمەوە خواتان لەگەڵ و ئەوەی سەری ئەو ڤیدیۆە کات تەمەنی من بچێتە سەر تەمەنی ئەو باشە خواتان لەگەڵ و هەر شاد بن نەبۆستە باوچەم ڕیشم تاشم هەتی واسێنانی چی دانیشە ناپشقل پێویستە بەجددی ێ باشە کە ڕیشەکە تاشی بۆ هەزێنی ئاخر پێویستە تۆ وەستە ئەو ماسکێکم داهی بەس وازمێنە ڕیشمە تاشە نامەوێت بۆ خۆت ئێدە تۆ وەستە هەراوە دوو ماسک دە بەس وازمێنە و ڕیشمە تاشە ئەوە سێ ماسک دە وازمێنە کوراوە چار ماسک ڕیشمە تاشە والله یعنی بۆ من کوراهی بۆ چێ هەمووی بۆ تۆیە بابای ژیان شیرینترە لای من